بله شریدنا بین اسرائیل و ایران ده بردوامه بیگمان ولاته کی کو هلوستا و ده اصلا دولتی ده جی گله کی گرینگه گری دایی وی شری هلوستا روسیه چافداری سیاسی وادیم ماکارنکا ج مسکو میوانی من دوی و مجاری ام دی لگل و آخفن بخیر هاتی بریز ماکارنکا گلک پسپورین سیاسی دوی باوریه دنم که روسیا شانسک هیا شانسی روسیا جولاتین دن زیده ترگو بکاره به دشری ایران و اسرائیل ده ناف بین کاریه که بکه دوی درباره ده دیتناته بگرم بریز مکرن که روسیا هلوسته که وستا نشان ده Thank you for your question. سپاس بۆ پرسیارە پرسیارکی زۆر گرنگە بەڵام ئەستەمە هەمان هەنگاو لەلایەن رووسیا بندرێ وەک یەکێتی سۆڤێت چکە رووسیا یەکێتی سۆڤێت نییە بۆ ئەوەی هیچ وڵات هەڕەشە لە هیچ وڵاتێکی تر بکات رووسیا پشتیوانی دیبلۆماسی پێشکەش دەکات و هەروەها دارای ڕەنگە سەربازیش بەڵام تا هەر ئەوەندە ویچی تر رووسیا ڕوونە لەبارەی ئەوەی کە سەرۆک پوتین دەڵێ رووسیا دژی تونند و تێژەکانی ئیسرائیلە بەسەر ئێران و هەروەها ئامۆژگاری ئێران و ئیسرائیل دەکات کە بوەستن ڕەنگە ئەوە بەس نەبێ بۆ وەستاندنی ئیسرائیل بەڵکو ئەمە دۆخێکی مەترسیدارە دەبێ ڕەنگە پێویست بکە رووسیا چاوەڕێی بۆ چوون و هەروەها مۆقفی ئەوانی ترکە وەک چین و وڵاتانی تر چونکە زەحمەتە بۆ رووسیا دژی ئەمریکا بوەستێتەوە لەو دۆخە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ مەترسی هەروەها بە هێڕشی سەربازی بۆ ئێران و بیوەستێت بۆیە رووسیا دەوەڕێت چاوەڕێ دەکات و دەوەستێت بۆ ئەوەی بزانێت ئاخۆ لایەنەکانی تر وڵاتانی تر وەکو چین و ڕەنگە وڵاتانی عەرەبیش هەندێکیان ئەگەر بێنە پێشەوە لەو بابەتە مووقفێکی توند وەربگرن بۆ ئەوەی پشتیوانی سەروەری ئێران بکەن بۆ ئەوەی دەربازی بێت لەم جەنگە بەڵێ برز مەکەرن کە نوها دەما شەردەشی ئەف چەندین جارە دۆناڵد ترامپ و ڤلادیمیر پوتین پەیوەندیا تەلەفۆنی بە هەبوو دوورە ئەنجام دەدن ممکنە کو ئەمریکا و رووسیا یعنی خودی هەلوەستێک نێزیک بن ji bo ku ev şer berferehtir nebe ev şer mezintir nebe dîtina te bigirim دەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زووتر دەستیان پێ بکردایە وەک لە ئێستا چونکە هەر وەک دەزانی ئەمریکا و ڕووس لە ئەمریکا شکستە هێنا لە پاکستان هەروەها لە چەند وڵاتێکی تریش و لێرە لە ئێرانیش هەردووچیان ئێران و رووسیا شکست دەهێنن بۆیە دەبێ یەکگرتوو بن بەیەکەوە هەروەها مووقفێکی جدی بدۆزنەوە فشار بخەنە سەر ئیسرائیل و هەروەها ئێرانیش قایل بکەن بۆ ئەوەی هەموو هەنگاوێک بنێ بۆ وەستانی ئەو جەنگە ئەمە لە بەرژەوەندی هەردوو وڵاتە ئەمریکا و رووسیاش بەڵام ڕوون نییە ئاخۆ دەکرێت لەگەڵ دۆناڵد ترەمپدا هاوڕابی دیان ناچووکە ئەو زۆر چاوەڕوان نەکراوە بیرڕای خۆی زوو دەگۆڕێت باشە برز مەکەرەنکە گەر وێ پرسێ بکەم یانی نوها ئیسرائیل هەفپەیمانی ئەمریکا بە ئەشکەرەیی دبێژە ئیسرائیل هەفپەیمانی منە گەر شەربەر فەرەح ببە ئەز دikarim بەشداری ناوی شەریژی ببم ئیران jî bi şêweyekî xwe nêzîkî Rûsya dibînî wekî hevpeyman peymanekî stratejîk navbêne îran û Rûsya de heye Rûsya li vê mijarê çawa temaşe dike wekî hevpeymanekî xwe li Îranî vê derbarê de ger dîtina te bikirim
بێگەمان رووسیا ئامادەیە بۆ پشتیوانی کردنی ئێران لە هەموو ڕوویەکەوە بەڵام ڕوونە کە رووسیا ناتوانێت بێتە ناو ئەو جەنگەوە لە نێوان ئیسرائیل و ئێران ئێستا لە دۆخێکدایە کە پێویستە ئەمریکا قایل بکرێت بۆ ئەوەی لەگەڵ رووسیا هەماهەنگی بکات تاوەکو گشت ئەو پەرەسەندانە دابمرچێنەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگەکە بوەستێنرێت چونکە بەڕاستی ئەمە دژی بەرژەوەندەکانی ئەمریکا و رووسایە بەڵام ئیسرائیل و ئەمریکا بەڵێ ئەوان هاوپەیمانی ڕاستەقینەی یەکترینن ئەمریکا بە پارە و بە تەکنۆلۆژیای سەربازی و بە هەموو شتێکی تر پشتیوانی دەکات بەڵام ئەمە جیاوازە وەک لە ئێران و رووسیا زەحمەتە دۆخەکە برز مەکەرێنکە نها دمێدیا جیهانی دەژی بەلاف بوو دمێدیا کوردی دەژی بەلاف سەرۆکی رووسیای ڤلادیمیر پوتین ji rêberê olî ê Îranê re diyar kiriye ku İran di meyandina uranyumê de raweste eştere bêjim helwêsta meyandina uranyumê gav paş demavêje lê İran di meyandina uranyumê de dibêje ez ê berdewam kim û ez tu şert û mercekî jî qebûl nakim ji bo mijara meyandina uranyumê di vê derbarê de yani helwesta Rusyayê her wiha helwesta İranê jî ji te dipirsin fermo دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەک دەبیندرێت کاتێک کە ڕژێمی بەشار ئەسەد کەوت ئیسرائیل دۆخەکەی قۆستەوە بۆ تێکدان و وێرانکردنی تەواوی دامەزراوە و بنکە سەربازیەکان و چەکەکانی سووریا ئایا هیچ هەڕەشەیەک لەلایەن سووریاوە بە ئەسەر ئیسرائیل هەبوو نەخێر ئاخۆ ئەو هەڕەشەیە چییە لە غەزەوە بۆ سەر رووسیاوە یان لە ئێرانەوە هیچ شتێک ناتوانێت ئیسرائیل ڕابگرێت بۆ جێبەجێکردنی سیاسەتەکانی لەم دۆخەدا ئەمە پێوەست نییە بە ئێرانەوە ئاخۆ چەکی ئەتۆمی هەبێت یان نا بەڵکو لە ئێران خەڵکی بڕیار دەدەن دەبێ بڵێن پەیوەندیمان بۆ نییە بۆی کە چەکی ئەتۆمیان هەبێ دۆخەکە هەر وەکو کۆریا باکوور نییە هەر وڵاتێک لە سەرانسەری جیهان دەتوانێت چەکی ئەتۆمی هەبێت بەڵام پێویستە تەوازنێک هەبێت لە ڕۆی چەکی ئەتۆمی و موشە چیەوە برز مەکارێنکە یانێ هەن ئالی دەباوەریەکی وسادەنەکوم هەبوونا وی شەری دەبەرژەوەندیە رووسیا دەیەژی ji ber ku ev şer bibe rewşa şerê Rusya Ukrayna dikeve yani mijara pêncemîn û şeşemîn û dikare Rusya ji vî şerê ku navbeyna İsraîl û İranê de dibe Sûdê werbigire vê dîtinê tu çawa dinirxînê makereng نەخێر هیچ سوودێک نییە بۆ رووسیا لەمەیاندا نە نرخی نەوت نە هیچ شتێک لەم دۆخەدا ئەمە تێکدانی وڵاتێکی بەهێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە پارێکی زۆر لەسەر هەموو وڵاتان دەکەوێت لە عێراق و رووسیا و وڵاتانی عەرەبی هەموو ئەو وڵاتانە پارێکی زۆر لەدەست دەدەن ئەگەر ئێران تێک بشێندرێ وێران بکرێ بۆیە ئەمە سوودی بۆ هیچ وڵاتێک نییە لە ناوچەکەدا تەنانەت بۆ ئیسرائیلیش ئەمە سیاسەتێکی شێتانەی ناتەنیاهۆیە ناکرێت بڵێن
ئەمە ڕێی تێدەچێت معقول نییە کە لەلایەن ئیسرائیلەوە ئەنجام دەدە پێویستە گشتەمانە ئەمتانە بووستێت ئاخۆ رووسیا پارەی زیاتر پیا دەکات لە جەنجێکی ئەوهادا نەخێت رووسیا پێویستی بە پارە نییە رووسیا یەدەجی نەوتی زۆری هەیە بەڵکو پێویستمان بە دۆخێکی ئارام و سەقام گیرە. بله سپاس بۆتە برێز وادی ماکارێنکە میوانەی کوردستان 24.